بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بەختەوەرین لە ئاڵقەشتری بەرنامەی ڕچە بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئاڵقەم جارەمان تایبەت دەبێت بە مامۆستایەکی هەڵکەوتووی دێلیزیان بەڕێز مامۆستا مەلا شەفیع. ئەو مامۆستایە کەسایەتێکی هەڵکەوتووی ئەم دەڤەرە بوو و خاوەن عیلم و معرفەتێکی یەکجار زۆر بووە. کەسایەتێکی بەرز هەم لە پێگەی زانستێکی بەرز هەمووە لە پێگەی کۆمەڵایەتی ئاستێکی زۆر بەرزی هەبوو. مامۆستای بەڕێز 42 دانە ساڵ لەو مزگەوتە لە دێلیزیایی سەر بە ئیدارەی سۆران خزمەتی کردو و نزیکی 18 ساڵیش لە مزگەوتی حاجی عەبدا لە گەڕەشی ئازادی لە شاری هەولێر وەکو پێشنەژ و تارخوێن خزمەتی کردووە. جا ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵمان بن، ئێمە لە خزمەتی شێخ سیبەتوڵڵاهی و هەروەها لە مامۆستا هیبەتوڵڵا و لە خزمەتی قوتابی بەڕێزەکانیەوەی کە هاوڕێبوونا ئێمە زیاتر لە ژانی ئەو قوڵ دەبینەوە بۆی بتوانین خزمەتێکی ئەو مامۆستا بەڕێزە بکەین بۆی کە خزمەتی کردووە لە هەمان کاتشە بتوانین بیکەنە قودە و چاوساغ و پێشەنگ و پێشەوای خۆمان. ئەوەی ئەزیز تا دوا ساتی بەرنامە بینەرماوە. مامۆستا مەلا شەفیع ناوی مامۆستا مەلا محەممەد شەفیعی کوڕی مەلا محەممەد ڕەسوولی کوڕی مەلا ئەحمەدی دێڵزیە. ناسراو بە مامۆستا مەلا شەفیع دێڵزی لە ساڵی 1916 لە دەڤەری سۆران لە گوندی سیتکان لەدایک بووە. هەر لە تەمەنی 5 ساڵیەوە لە خزمەتی باوکی مەلا ڕەسوول خوێندوویەتی، هەر لە فێربوونی نووسین و خوێندنەوەی قورئانی پیرۆزەوە تا زانستەکانی وەکو نەحو و سەرف و لوغە و فقه و ئوسوڵ فقه تا گەیشتۆتە پلەی مستەعید هەر لای ئەو خوێندوویەتی. مامۆستا مەلا شەفیعی دێڵزی هەروەکو مامۆستاکانی تری کوردستان بۆ ئەوەی زۆرترین زانست وەربگرێ بە دوای زانای تر داگەڕاوە، تەنانەت وڵات و نیشتیمانی خۆی لەو پێناوەدا جێهێشتووە. ئەو شوێنانەی مامۆستا بۆی چووە: ڕەواندوز، گوندی ماویلیان، ڕۆستێ و پەسوێ و نالۆس لە وڵاتی ئێران. لە ڕەواندوز لای مامۆستا مەلا ئەسعەد ئەفەندی خەیلانی و مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی خوێندوویەتی و لە ماویلیان لای شێخ مەلا سادقی ماویلی خوێندوویەتی و لە ڕوستێ لای مامۆستا مەلا ئەحمەدی گەورە و لە پەسوێ لە ئێران لای مەلا عەبدوڵڵا و لە نالۆسیش لای مامۆستا مەلا سەید حەسەن نالۆسی خوێندوویەتی. دوجار مامۆستا مەلا شەفیع بڕوانامەی زانستی لای مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز وەرگرتووە. دواتر گەڕاوەتەوە گوندی دێڵزیان و دەستی بە پێشنوێژ و تارخوێنی و دەرزوتنەوە کردووە و بەردەوام فەقێی هەبووە. مامۆستا لە گشت ناوچەکانی کوردستان بۆ خزمەتی جەنابیان هاتوون، تەنانەت لە کوردستانی باکوور و ڕۆژهەڵاتیش قوتابی هاتوونەتە لای بۆ ئەوەی لە زانستەکەی بەهرەمەند بن. مامۆستا مەلا شەفیع ڕۆژانە 12 دەرسی وتۆتەوە و نزیکەی 42 ساڵ وەکو پێشنوێژ و تارخوێن و مودەڕیز لە گوندی دێڵزیان بەردەوام ئەبێت. مامۆستا کەسایەتیەکی زۆر ناوازەی هەبووە، چونکە لە یەک کاتدا هەم مەلا بووە و هەمیش موفتی و مودەڕیس و موسڵحێکی گەورەی بواری کۆمەڵایەتی بووە و هەم ئەندازیارێک بووە بۆ دروستکردنی مزگەوت و کانی و هەر پێویستێکی تر کە خەڵک ئاتاجی پێبووە کەم تەرخەمی نەکردووە و تا بڵێ کەسێکی چاو نەترس و بوێر بووە لە بەرامبەر دینداری هیچ سازشێکی بۆ کەس نەکردووە مەگەر بە مەرجی خۆشی بوو بێت و ناحەقی لە کەس قبول نەکردووە، هەرچەندە ئەو کەسە لە پلەیەکی کۆمەڵایەتی یان سیاسی گەورەش بوو بێ و سەرەڕای ئەم هەموو سەرقاڵی خۆی ئەنجا هەر کەسێک کارێکی پێبووایە بە پیر کارەکەی ئەچوو. لە ساڵی 1985 بەهۆی شەڕی ئێران و عێراق ماڵی خۆی ئەگوازێتەوە بۆ گوندی مەجیداوە، چەند مانجێک لەوێ ئەبێ هەر لە هەمان ساڵ ماڵەکەی ئەگوازێتەوە بۆ گوندی باتاس و چەند مانگێکیش بە کاتی ئەچێتە هاوینە هەواری پیرمام لە مزگەوتی مامۆستا مەلا مەجید گڕاوی ئەبێتە مودەڕیز. چەند فەقێیەکی کورد و عەرەب دەرسی لا ئەخوێنن و بەهۆی هەڵوێستە بویەرەکانی بەرامبەر حزبی بەعز لە کاری خۆی دوور ئەخرێتەوە. مامۆستا لە باتاسیش مەدرسەی هەبوو ژمارەیەک فەقێ لای ئەخوێنن. پاژمانەوەی 2 ساڵ لە باتاس لە ساڵی 1970 دێتە هەولێر و لە مزگەوتی حاجی عەبدا لە گەڕەکی ئازادی پێشنوێژ و تارخوێنی ئەکات و لە دەرزوتنەوەش بەردەوام دەبێت و چەندین قوتابی لایەن خوێندووە کە هەندێکیان وتاربێژ و دەرچووی کۆلێژی شەریعە بوون. مامۆستا شەفیع زۆر عاشقی نووسین و خوێندنەوەی کتێب بوو، ڕۆژانە 10 کاتژمێر نووسین و خوێندنەوەی کردووە و کامە دەستەواژە زەحمەت بووە هەوڵی داوە شی بکاتەوە، تەنانەت هەندێک جار کۆمەڵێک دەستەواژەی داخرا و لە سەفەری حەجدا عەرزی شێخ محەممەد تاهیری کوردی کردووە کە لە مەکەی پیرۆز کە زانا و
مێژوونووس و خۆشنووسێکی گەورەی کووردە لە شاری مەککە ژیاوە کە دۆستێکی خۆشەویستی بووە و پێی وتووە مڕ عەلەیها. مامۆستاش پێی وتووە ئەنە لا ئومڕ عەلەیها. مامۆستا دێڵزی کەسێکی زۆر زاهید و دنیانەویست بووە و هیچ گرنگی بە دنیا نەداوە، هەموو غەمێکی ئەوە بووە کە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکات و مەلای زانا پێ بگەینێ و کاری خەڵک جێبەجێ بکات. مامۆستا مەلا شەفیع زۆر گرنگی بە زانستە شەرعیەکان داوە، بە تایبەتی لە فقهی ئیسلامی دەستێکی باڵای هەبووە و چەندین حاشیەی هەن لەسەر زۆربەی کتێبەکان و دەستنووسێکی زۆر بە سوودی لە پاشخۆی بەجێهێشتووە کە ناوی ناوە جامیع المەسائل الملقب بزادی سەفەری کە ئێستا کوڕەکەی دکتۆر هەیبەتوڵڵا خەریکی نووسین و کۆکردنەوەیەتی و ئەم زانە و کەسایەتیە بە ڕێزانەی هەندێکن لەو قوتابیانەی کە لای مامۆستا مەلا شەفیعی دێڵزی خوێندویانە: مامۆستا مەلا مەمدوح مزوری، شێخ ئەحمەدی خەیلانی، مامۆستا مەلا عومەری سوێری، دکتۆر کەمال سادق، مامۆستا مەلا موحسین، دکتۆر عەبدوستار، شێخ عەبدولموتەلیب لۆلانی، مامۆستا مەلا نەجیب هەولێری، مامۆستا مەلا تەیوبی ئێرانی، مامۆستا مەلا ئیبراهیمی سلێمانی. پاش خزمەتکردنێکی زۆر کە زیاترە لە 70 ساڵ دڵە گەورەکەی مامۆستا مەلا شەفیع لە 4 حوتی 2005 لە هەولێر لە لێدان دەکەوێت و بەیاوەری خەڵکی گەڕک و کۆمەڵێک زانا و قوتابی لەسەر وەسیەتی خۆی لە گۆڕستانی دێڵزیان بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. ئێستا ئێمە واین لە دێلیزیای سەر بە ئیدارەی سۆران لە خزمەتی زۆر بەڕێز شێخ سیبغەتوڵڵا کوڕە گەورەی جەنابی مامۆستای ڕەحمەتی خوای گەورە گۆڕی پڕ لە نورکات و دەرەجەی عالیکە. مامۆستا جان سەلامی خوای گەورەت لەسەر بێ. عەلەیکوم سەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوهو. بەخێر بێن سەرچاومان. زۆر سپاس. حاڵم بەیجارتان. بارەکەڵڵا. دەمانێت زیاتر لە ژیانی زەنای مامۆستای ڕەحمەتی قوڵ بینەوە لە خزمەت جەنابتانە. سەرەتا دەمەوێت بزانم بەر لە زەنای مامۆستای ڕەحمەتی ئێوە تا چەند پشتان هەر مەلازادە بوون؟ بابم مەلا محەممەد شەفیع، کوڕی مەلا محەممەد ڕەسوولی، کوڕی مەلا ئەحمەدی، کوڕی مەلا مەحموودی، کوڕی مەلا عومەری، دەڕواتن هەتاوکو مەلا عەرەب. یعنی بابم هەشتەمین پشت بە بابم ڕا هەموویان مەلای باش و موجیز بووینە لە زمانی خۆیان. هەم مەدرسەیان هەبوو. مەدرسەیان هەبوو هەموو مەلای، هەم لە ناحیە تەسەووف هەم لە ناحیە عیلم یەکەمی منتیقەی بووینە. مەلا ئەحمەدی باپیرم مەلا بووە لە لای پاشای کۆرە، ئیمامی پاشای کۆرە بووە وەختی خۆی یانی بەناوبانگ بووینە ئەو عولەمانە. باز لە باپیرتان دەکرێت بە ڕەحمەت بێ دەڵێ هەر لە شەو تا خەوتووە بۆ نمونە دێلیزای هەموو مراندووە موشی لە عیلمی میرات و ئەوانە دەرەجەیەک بوون. کەسی مەسەلەی عیلمی میرات هەموو مەلایەکە نایزانین دەرش پێ ناکات. مەلا ئەحمەدی باپیرم گوندی بالەچیانی هەموو مراندبوو هەمووی تەوزیع کرد بوو. باپیری سم مەلا محەممەد ڕەسوول گوندی دێلزیانی هەموو مراندبوو هەمووی میراتی هەمووی سەربەست لە شەوەی دانیشت شەوی هەتا خەوی لێ کەتیە. یعنی هەرچەندە بەشێوەم پڕ عیلمتر بوونە مامۆستایان. بەری هەمویان پڕ عیلم بووینە ماشەڵڵا خوای تبارەکە و تەعالا. ئەو ناودەشتا ئەستا بابم لێرە هەتاوەکو منتیقەی تورکیا و ئیران سوئالی شەرعی لێ دەکرا و جوابی ئەدانەوە هەیە. ئەزەمە دێنە سەرەوەی مامۆستا ئەگەر پێمە بڵێ مامۆستا سەرەتا لە چ لەدایک بوو بەخۆی؟ بابم دەرێن لە سیتکانی لە دایک بە گوندەکە لەبن ئەو ڕاهێ نزیکە لێرە دیارە دەرێن باپیرم لەوێ مەلا بووە لەوێن دەرێ لە دایک بووە، بەڵام ئەمە ئەسڵەن خەرکی دێلزیانی یعنی باپیرە گەورەکانمان هەمویان هەلێرە بووینە. ئەین دواتر مامۆستا هاتوتە دێلیزیا. بەڵێ ئەمیش هەر لە دێلزیان بەوەلەت بوومە. مامۆستا سەرەتای خوێندنی ئەگەر لە یادت بێ لە کێو دەست پێ کردێ لە خزمەتی چییە سەرەتا؟ وەڵا هەیە بەمداریەوە دەستی پێکردێ لە لای بابی خۆی زۆر خوێندێ مەلا محەممەد ڕەسوولی مەلا بوون ڕاست مەلا بووە ماوەیەکی زۆر لەکنی خوێندیە دوایە چوویتە ئیرانی زمانی قەدیم ئەو حدودە نەبووە لە پەسوێ لە کەمال مەسەڵەن ساڵحی پەسوێ و لەکن ئەو عولەمان یعنی مامۆستا لەبەر ئەوە چووتە ئیران مەسەلەی خوێندنێ لەبەر خوێندنێ چووە مەلایەکان زمانی قەدیم دەبی چووبانە دوور جیها عالمەکی بەناوبانگ بوو ئەچوون لەوێن دەرەدایان خوێن خەرلۆی پڕ عیلم بووینە ماشەڵڵا لەوێن دەرێش مامۆستا مەلا ساڵح و ئەوانەی ئێشتیکەشان بەحەس کرد نازەم چی بوو بەس المهم لە هەرە عولەمای باشەکانی زمانی قەدیم بووی مامۆستا مەلا ساڵحی پەسوێ ئەوەنە زەبابم چیە لەوێن دەرێ زۆر خوێندیتی ڕاستە ئەو جەهاتیتەوە
ليرش شوێنەکانی دیت لای دەبوون منە غەیری عندكم وبيره مثلا لله مثلا عبد ملا اسعد افندي خيلاني خوين ديك بابي ملا عبد الكريم مدرسي رونزيا بابي دوهاي اسعد افندي وفاتي كرديا بابي ملا مثلا عبد الكريم ماويشي خوين ديا كما ما وصلت عبد الكريم رونزي مثلا عبد الكريم رونزي باشي هنجيني نوبانجي مثلا عبد الكريم مدرسي بياري بي سي كلا بغدايا بام هاك زور او كات لبغدابو شو لا يو لفقه او انا خيزاني بيغنينا ما مصاونيا بري يشان جنينه هنا ابو ما مصا ملا شفيع وشو لا مثلا عبد الكريم مدرسي برجني هنا ابو هنا بري بس لكن مثلا عبد الكريم مدرسي رواندوزي جنينينا ابو دزاني تقريبا سندما ولا خزمتين ما مصا والله او نازن بس فقياتي زوري بس بسالان لبسوا او زيانا لايراني زي بذكر يعني بسالان لوي بوا زار هبوا سال شنو هاتي تو ماري هتاكو هتا تو يعني سداني بابو او انا بكاتم يعني لا خزمتي ما صاحب الكريمي سن ماوا عبد الكريم مدرس والله او زور دتسوكني مثلا او دتسوين دري حفتك دو حفتي ما هو زار كده سو بس سالان او حتى علمي فقهي همولي ورقتيا همولي لا أخين يعني حمل لا يخون ديو ومشاكل فقهي هرتي هاد بابا دتسوكني لو حلا كردو لقر ما مسا كان دي كشو مجموعة المسائل الشي هي بابم فقهية إسا أقر بيتو أو كتبا تبع بكري باشتريني مسائل فقهي حنفي يعني شافعي لمنطقة عراق كردستان لو كتبا يداها حتى مشاكل فقهية بابم هموي نسيتو وقت يعني بحاش اللي مكتبه كان داي نسي هموي بكتبه شي بدل زست خوي نسيتو بابم مجموعة المسائل اللي ناويليناها ما شاء الله أما أو غلط ما كدي حتى استكتبي بامن طبعا نكدي زورش بفائدة لبو مخاص منطقة كردستان سنكو مشاكلي طلاق ونكاح كردستاني هم تداها زنابي ما مصا اگر لياد بهيست كهيا لخزمتي خيندي بي ما مصا بنا وبان كايندي والله امن زور لبابتنا شهر زاني ما بحث موسم الاحمدي شان كرت الاحمدي شان يعني قلت نازنم لا ليرانا خوين لخدمتي خوينديا بس زور بي خويندني باب مالك بابي خوي بوه لكن زور خوينديا باشا كوب دوازار برانا ميزان سيله خدمتي زنابي مدرس ورقد ما مصا مدرس والله تشكو هات شوي زور بو ما مصعب الكريم مدرسي زور لعلمي انا بدلوا نذكر على خدمه باوشي برز يعني او كاتنا ما يانسي هو كارس باب زوم بابيري زوم امري خوي كربو او فقياتي زور ما بتوابك او امري خوي كربو واسطه ايش باش ينجيني باب مثلا صار خويندي يعني زي قال لو كقطابي ما مصعب الكريم مدرس بو رحمه اخوان لبي هم رفيقي شيبو هم زور لقرش تيكلبو لقرش تيكلبو وقت خوي بام اوان لبياري تعرف يعني كتبوا لله الشيخ علاء الدين برضه يبروت بغداد بقى لله الشيخ علاء الدين علوي تعرف لك كتبوا زمان قديم يعني ايش بيس بغداد دواترش كروش هر بيوندي ما تبو لا علمي تصوف وش مشيوها بابشم دست شي بالاشي هبو زور انسان شي يعني خواناس شي زور بقوه بو يعني بله او زمان مصامن دمي بين السباسي بلن قناقي دومي بسياره كان من اويكا دوای وکە بڕوانامەی زانستی وەرگریان پێش ئەوەی کە ئیجازەی وەربگری دەستی بە دەرزگوتنەوە کرد پێشی ئیجازەی وەربگری بابم تەڵەبەی هەبوو فەقەی هەبوو حاڵە گوندی خۆمان لە دێرە زیان فەقەی هەبووینە قەت وەخت نەبووە فەقەی نەبن حتا من وەختی خۆم لەگەر ئەو فەقەیانە دەم خوێند و بابم ئەمنی ناردەکردنەوەوان لە خاترە بەواسطەی ئەو فەقەیانە بکەومە سەر خوێندنی خۆمان برسان هم كوري زنابي ما مصانو همش قطابي اون بشكل سن صار لخدمتي خيندد ما مصاتو امن حتى جيش متزاميه لخدمه مخنديه يعني والحاصل حتى اكو عمري صار ده سالي عمل 6 سالي شو دس بخويني كرت 6 سالي قران ملبركت قران موقف فاتحه يدخل دول 6 سالي لكردستان لبركت يعني كردستان لدي الزيان تواو كرت قران لبركت تمام سنة صار باوش بزاني الأمر عمره ما صار بكاتي قرآن لبركة برجع لو دير زيانة لخدمة بابم بابم إذا زيدا من قوتي أمن تلرج ما بو رمضاني كدستم لشازد الزم ما بو بابم قوتي ليرة دسنا ده هيش تشي جمع دا ميواني من جمع دا كسي من بس أتو قرآني بخوينا أمني نار ما مزقوتي لسبيني حتى هواري وقتي نان خارني بخو زنابي دهدبان جيمني دا كد أقور أن وقتي نان خارني ناني بخو هاتو هلي الدور دكردو مش هذا دور دكردو هلا برم دكرد يعني بوشي واي حتى بو رمضان بابم قوتي امن
حتاكو وقتی پاشیوێ کولی شەوەک گوێت لێ ڕادەگرم پاشی تەراویحان بابم هەتاکو وقتی پاشیوێ 5 ساعات 4 ساعتە 5 کەتە ساعتە گوێ لە قورئانی لە من ڕادەگرێت ئەو متەحەمولەی پاشی هەنجی 25 زوم دەخوین لەبەر بابم هەموو گوێ لێ ڕادەگرتم ئەو جا بە ڕۆژێ 5 جوزیشم لە مزگوتی تەواو کرد و لە هەتا 15 ڕەمەزانی 15 ختم تەواو کرد لەبەر یعنی ئەوە بۆ سەبەبی ئەوەی کە قورئانم ئەکسەر بقوة بوو لە حفزەکەی هەمووشی بە بەرەکەتی بابم بوو بەڕاستی ئێستا یەک لەو بڵێن میراتانە یان ئەو سەدەقەت زاریانەی کە جێهێشتە بەڕێستانە بە حافزی قورئانی کە لەسەر دەستی ئەو بووە بەڕێزشتان چەند منداڵێکتان وابزانم هەر حافزی قورئانە من الحەمدلله منداڵێکی ئێستا حافز قورئانی فولم هەیە و دەرسی تحفیز قورئانیشی هەیە لە کەنەدای ئەوانە هەمووی سەدەقەی زاری جەنابی مامۆستا ئینشاءالله بەڵێ ئەگەر لە بەرەم نەبە ئەوانیش نابوون بەتەئکید سەبەکەت جەنابی مامۆستا ڕەحمەتی بخوای گەورە نەبڕاوی کە لەسەر ئینشاءالله یا ربی خودای جا مامۆستا بارك الله مامۆستا دواتر مامۆستا مەسائلی تەدریسی هەر لە ناو دەیلیزیا دەرسەکانی دەگوتەوە یان ئەوەتە فەقەی لە شوێندی داتیان بەخۆی دۆڕەشە شوێندی فەقێ دەهاتنە لای خزمەتی مەدرسەی هەبوو مزگۆتی هەبوو دەهاتنەوێن دەرێت لە ئەنواع و ئەشکال جێگای دوور دەهاتن وەکو یعنی مەسەلەن لە هەولێری هاتیە لە دەشتی هەولێری هاتینە لە مەنتیقی بارەکاتی فەقێ هاتیە حتا هەندێک جارە لە ئیرانیش دهاتن یعنی لە خزمەتی جەنابی لە خزمەتی بابم دەیان خۆین بەرێ حتا ئەم لەگەر هەندێک ئەو فەقییانە دەمان خوین فەقێکە قورئانی دەخوین ئەمیش قورئانم دەخوین دەگەریان کەتمە مسابقە بەواسطەی ئەو فەقێی کە قورئانی دەخوین ئەمن هێشتا قورئان لەبەر نەکرد بوو بە 40-50 ڕۆژی ئەمن قورئانم چکو بە حەجەیی خوێنده بوو بەخۆ بەو فەقێکەتینە مسابقە بە 50 ڕۆژی ئەمن قورئان هەموو تەواو کرد بەس بە حەجەی مەبەست تەواو کردی چییە بۆ تەواوم کرد یعنی هەموو خوێندەوە وەکو خوێندنەوە ئازە بەواسطەی ئەوەی کە ئەو فەقێ لکن فەقێ بابم بوو بە مسابقەی وی ئەمن بە 40-50 ڕۆژی قورئان هەموو ختم کردی لەبەر ئەوەی دەست و بەرەکەتی جەنابی مامۆستای تێدا بەرەوە پرسیاری ئەوەش بکەم ینی مودەی لەبەرکردنی قورئانی جەنابتان چەندی خایاند 6 مانگو 5 مانگو 10 ڕۆژ بوو هەمووی بەکەمتر لە 6 مانجی بەکەمتر لە 6 مانجی بە هیمەتی جەنابی مامۆستای ڕەحمەتی طبعا ئەو هیمەتەشی زۆری کرد چکو ئەمن هەژدە زوخ یعنی 12 زوم لەبەر کرد بوو چوومەوە چەند ڕۆژی مابوو لە ڕەمەزانێ ئەمنی تەفریق کرد گوتی علاقت بە هیچ شتێکی نەبی بەس بڕۆ مزگۆتێ دەوری خۆوەکەوە منیش گوێت لێ ڕادەگرم گوتی ئیتر ئەو بابا لە کۆرم ئەمنی دامە مزگۆتێ و دامە خوای وەکرد بە 40 ڕۆژی هەژدە جوێ قورئانم لەبەر کرد یعنی بەرێ لە خزمەت با بڵێن لە خزمەتی دادەنیشتی ئەویش قورئانی لەدەست بوو دەوری بەتو دەکرد بەڵێ بەس ئەوەندە مصر بوو لە دوای نێژی تەراویحی با بڵێن تاکو پارشیوە حتاکو پاشیوێ سەعات 2-3 شەوێ بەخۆی کەباری دەکرد دەچوو ناو گوندی ماشەڵڵا دەنگێکی چەمە بەرەکەتی هەیە دەنگێکی چەند بە بەرەکەت الصلاة دايقو روحي فداء لقبري أنت ساكنه فيه العفاف وفيه الجود والكرم أو عيني أسلوبي باب لباشيوان ما شاء الله كاتي أتوي لنا وجندي دقرا بدنجة شي خوش بهو دنجة دقرا خلشي هردستان دولة وقتي عند المكبرين بيان لم كبيرة ببيا دقرا لا مو جندي دقرا ما شاء الله مكبرة نبو وقتي كهرباء نبو راستا من عمرهم 16 صار بو عم بدا ساليشن باوم دي تمشي كباري ذكا نكهرباء هبو بس لوك زكمان هبو لمزقوت ايش سكن ابو متعلقي ما مصا سبارت بو علمي او علم الزوري كهيبو ئەوەندەش پەیوەستی بە مزگەوت و عیبادەت و پەرستەکان بوو هیچ کەس نەمدیتەوە چی بابم متعلقی مزگۆت بی جاری یەک نوێژی لەمارێ نەدەکرد نوێژ بابم دەی لە زمان مەشهور بە قوڕێ ئەنە گوندی قوڕێ بابم بەردی دانابوون ئەو هەندا لە ماڵی خۆی ڕا هەتاکو دەچوە مزگۆتێ لەسەر بەردی دەڕۆیشت ئەگەر بەس پێی خۆی غەڵەت کرد بە هەتا ئێردەکەتە ناو قوڕێ ئەو بەو نوعی بابم لەسەر ئەو بەردانە دەچوە مزگۆتێ یەک نوێژی تەرک نەدەکرد لەمارێ نەدەکرد ئێستا هەر تەعەجوبم دێ کو توانیتی ئەو نوێژانە وا بکە بێ لایت بێ جار هەبوو لای تۆ کەچی خراپ بچکۆکە هەبوو جار هەبوو فانوسی لەگە خۆ دەبرد
بەو شێوەی دەچولەنە ئەو قڕێ هەتاکو گەیشتە مزگۆتی والله هەر ئەوە شتێکی تەعجوبی بوو یانی بەڕاستی ئەو بەرەکەتی ئەوە هەرێمە. وڵی سەرەتا ناسینی جەنابی مامۆستا شەفیع بۆ من نەگەڕێتەوە بۆ ساڵانی 1997 ئەودام من وەزیری ئەوقاف بووم ڕۆژێک لە وەزارەت بووین خەبەریان نامێ بەرپرسانی وەزارەت هەمویان هاتنە ژوورە وتیان مامۆستا شەفیع هاتووە مامۆستا شەفیع هاتووە منیش وتم هاتووە زۆر بەخێر بێ ئێمە ڕۆژانە پێشوازی لە زانایانی ئاینیەکەین زۆر بەخێر بێ وتیان وەڵای یاخر ئەمە تەبیعی نییە ئەم هاتنە وتم چۆن تیوە یەکەم جارە بێ بۆ ئەم کەسایەتیە گەورەیە ئەم زانا گەورەیە بێ بۆ وەزارەت نەچۆتە هیچ دام و دەستگایەکی حکوومەت پێشوازی بکەین وەڵای تر منیش چوینە خوارێ پێشوازیمان کرد بینیم سیمایەکی نورانیە وەختە لە تەمەنێک لە تەمەنا بوو ڕێزێکی زۆرمان لێگرت و پێشوازیم لێ کرد بە خێراتنیی زۆرمان لێ کرد دانیشت و یەکسەر پێیوتم وتی ئەزانی من بۆچی هاتم بۆ ئێرە وتم بەخێر بێ لە خزمەت داینەوە دەستگای خۆتانە وەزارەتی خۆتانە وتی نە من بەهۆی مەحیبەتی من بۆ زنجیرەی سولالەی ئێوە بە تایبەتی شێخی نۆدەی شێخ معروفی نۆدەی و حاجی کاک ئەحمەدی شێخ کە مەحیبەتیان زۆر زۆر لە دڵمایە و کە تۆ لەنەوەی ئەوانی هاتووم هەم بتبینم و هاتووشم ئامۆژگاری بکەم هیچی شێشی کەم نییە من تێگەشتم کە ئەم زاتە کەسێکی طەبیعی نییە لە خزمەتام و هەندێک ئامۆژگاری زۆر جوانی کردمەوە ئەوەندە دانەنیشتوتی منە ڕۆم خۆحافیزیمان لێ کرد و بەڕێمان کرد بە ڕێز و ئیحترامەوە دوایی من پرسیارم کرد لە بەرپرسانی وەزارەت لە مدیرعامی دیوان و لە مدیری ئەوقاف و وانی کە لەوێبوون بانم کردن وتم چووە دڵمەوە ینی بینینەکەی کە بە خزمەتی گەشتم چۆن ئەڵێ محیبەتێکی زۆر گەورە لە دڵمە جێگیر بوو حەزم کرد کە ئیدامە بەو پەیوەندیە بەم و پرسیارم کرد لەبارەی جەنابی مامۆستاوە وەزعی چۆنە بارودۆخی دارایی وتیان وەڵا باش نییە وتم حەزەکەم شتێکی بۆ بکەم وتیان بەخوا زەحمەتە قوبوڵی بکە خانووی هەیە نیەتی من خانووی بۆ کرد لەگەڵ حکوومەتا قساکەم وعد وەرەگرم خانوویی زۆر باشی بۆ کرم و هاوکاریشی باشی یەکەین و ئەمانە و وتیان وەڵای خۆگەر بیکە شتێکی چاکە بەس شەر لەوێ قوبوڵی بکە بە ڕۆژی دواتر کۆبنەوەم هەبوو لە ئەنجومەنی وەزیران و لەگەڵ ڕەحمەتی وەزیری دارایی کە شەوکەت شەوکەت شێخێزی سانێکی زۆر بەڕێز و محتەرەم بوو پەیوەندیشمان زۆر خۆش بوو وتم شتێکی وا هەیە کەسایەتێکی وایە لە هەولێرە بۆم باس کرد و زانایشی وا گەورە و وەزعی زۆر خراپە حەزەکەم خانوویی بۆ بکڕێ هیچ مانەعمان نییە هەز کاتێک ویستت تەقدیری پێمزانن بە چەنە و لیژنەیە گەنێرین و ئەوانە بوو جەوشتەکەی تامینەکەین و وەسەرجەم وتم باشە من بەنیازم سەردانێکی بکەم مەبلەغێک پارەی بۆ بین وەزعی زۆر خراپە ئەوە شەر هیچ کێشەمان نییە و نووسرا بکەنەوەوانە وەڵی بزەبن مەبلەغەکە نایەتەوە یادم بە زۆر بوو تر لە 50,000 بۆ 100,000 ئەوەختە زۆر بوو پارەکە هات لە وەزارەتەوە و لیژنەیەک و قۆم و مەسئولین وانە مەمووی برد و چوین سەردانمان کرد کە چوین هەر لە مزگەوتەکەی خۆیان یەک دوو هۆدەی بچووکی وەست ناخۆشی دیتر بەس ئەو زاتە لەوێ قەنەعەتی کردەبوو بەڕاستی زۆری پێخۆش بوو دانیشتین لە خزمەتیا و زۆر لوتفی پیشاننا بەرامبەرمان و من عەزم کردوتم قوربان هەدیەیەکم بۆیە ناوی وتی چییە هەدیەکە
وتم وڵاتێکە مەبلەغێ پارەیە و حەزەکەم قوبوڵی بکەیت و بۆ تۆ لە ئێستا لەوانەیە پێویستت پێ بێوانەوە خەندەیەشی کرد و وتی کاکەمە من واتێ نەگەی کاتم بۆ لای تۆ پێویستیم بە پارە هەبێت خوا بەزار بێت کەس بە خڕ من دەوڵەمەند نییە دەستێکی بۆ شوتی خوای گەورە ئەم ناز و نیعمەتەی پێبەخشیوە لەم کۆشکەیە ئەم الحەمدوللیلا لە هیچ شتێکم کەم نییە و پارەم ناوێ و ئەمانە و بەڵام من ژەر سوود بووم لەسەر ئەوەکەی وتم تازەیە ناومانە وەزارەتی و وەزارەتی زانایانی ئاینیەوەی جەنابدانە و پارەش پارەی حکوومەتەوە حەڵاڵە و ئیشارەتێکم کەوتم پارەکە بێت پارەکەیان هێنا لە ژوێنیەکە و کە چای بە پارەکە و زۆر پێی تێکچوو کاکە شێخ تۆ دوژمنایەتیم لەگەڵاکە یان دۆستایەتی ناخوربان جەنابەت مامانی و خۆشی تۆمانێ و شتی وا چۆنە بێوانە و ئاوایەکی کرد وتی حەز ناکەم ئەم بابەتە پارە ئەو شتانە بکەوێتە ناوی و من پێویستیم بە هیچ نییە الحەمدوللا وەزم زۆر باشە ئەو پارەیەش بژێڕنەوە بۆ من حرامە خەڵکێ فەقیرە هەتیوە بە زمانی خۆیان یەتیمە و ئەوانە بۆ خەڵکێکی سەرف بکەن کە محتاج بێت من هیچ محتاج نیم میتر وتم با زۆر لەسەری نەڕۆ ئیشارەتێکم کوتم با دڵی لێمان نێشێ و بیبەنە دەرەوە پارەکە وەڵام نەختێک لە خزمەتیان دانیشین و هەستاین و هاتینەوە هەر قوبوڵی نەکرد بە مەوزوعی خانەوە پێشم کردەوە وتی نامێشکرد خانووی خۆمەیە و ئەمانە ئیتر لێرەوە پەیوەندی من و جەنابی مامۆستا مەلا شەفیع بەقووەتر بوو زوو چوومە خزمەتی و ئەو تەشریفیەنا بۆ ماڵەوە ناهات بۆ وەزارەت ئیتر پەیوەندیەکانمان بەهێز بوو یادی بەخێر بێ و قەت لەبیرم ناچێتەوە بەڕاستی کەسایەتیشی گەورە بوو زۆر یەکێک بوو لە هەر زانە دیار و گەورەکانی کورد نە لە سەر ئاستی هەولێر و وەکو مەرجەعێک وا بوو بۆ زۆربەی زانایانی ئاینی کە بۆ بابەتە هەستیارە شەرعەکان ڕێیان وەرەگە زانایشی زۆر گەورە بوو و خاوەنی پێگەیشی کۆمەڵایەتی بە قووەتیش بوو لە مەنتیقەکە شتێکە ینی بەداخەوە لەناو ئێمەی میلەتی کوردە ممکنە تا ئێستاشی لەسەر بێ زیاتر چاوەکان لەسەر مەزاهیرەکانە ئەو کەسایەتیانەیە کە خۆیان دەرەخەن ئەم پیاوە ئەم زانا گەورەی کورد لەوانە نەبوو کە حەزی بە خۆ دەرخستن ینی خۆی دەربخا لە هەندێک شوێنە لە هەندێک ئەوانەیە هەموو زانستەکەی بۆ خزمەتی ئاین تەرخان کردبوو خزمەتێکی زۆریشی کردووە لەو بوارەیە تۆزێکی ژین بوو ینی زۆر حەزی بەشتی دنیایی نەکردووە ناچوە ناو هەندێک مەجالیس و ناچوە ناو هەندێک بابەتەوە کە زیاتر خۆی دەرخاوانە ئەگەر نا ئەوانی کە لە نزیکەوە بە خزمەتی گەشتونیان شاری هەولێری خۆشەویست زاناکانی ئەوێ لەبەری مەنتیقەی سۆران و باڵەکایەتی ئەوانە ناوی مامۆستا مەلا شەفیع بێنی یانی کەسایەتیشی معروف و خۆشەویستیش وەڵی ئامۆژگاریەکانی زیاتر ئامۆژگاری لە چوارچێوەی بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلامە بوو مەسەڵەن یەکێ لەوانە پێی وتم وتی تۆ بێ ئەوە بزانی ئەم ئایلەی ئێوە کە حورمەتێکی هەیە کە خۆشەویستیشی هەیە لە دینەوەی باو باپیریەوە لە دینەوە پێگەشت و بە تایبەتی باو باپیرە گەورەکان حەزەتی شێخی نۆدیری حاجی کاکەحەمی شێخ دین ئێوەی خوای گەورە ئەو حورمەتی پێبەخشی نەبێ بزانن پابەند بن بەم دینەوە پابەند بن بە بەرنامەی ئیسلامەوە تکات لێ یەکەم لەسەر ڕێ ئەوان بڕۆن هیچ شتێکی تر دەوری نییە ئیلا ئەوە نەبێت کە خۆی پەروەردگار لێت ڕازی بێ بخوا لە خۆت ڕازی بکەیت لێرەیە تۆ مۆفەقەبی لێرەیە ئەتوانی سەربەرزی دنیا و قیامەت بی هەنی ئامۆژگاریەکانی لەو چوارچێوەیە بوو بەڕاستی زۆر کاریگەر بوو هەزار ڕەحمەتی خوای لێ بێ و ئەو زاتە لە دنیاە سەربەرز بوو ڕسوور بوو بە ڕسووریش گەڕاوەتەوە قیامەت و جێی بەهەشت بی ئینشەڵڵا و
بەڕێز مامۆستا مەلا محسین قەپرانی کە یەکێک لە قوتابیەکانی بەڕێز مامۆستا مەلا شەفیعی ڕەحمەتیە ئەگەر بێت و لە بەڕێستان پرسیار بکەین سەرەتا هەر پێناسەشی جەنای مامۆستا وەکو مامۆستاکە دەرسی لە بەڕێستان گوتووە چ مامۆستایەک بوو؟ مامۆستا مەلا شەفیع کە من بەخۆم لە تموحم هەبوو هەر لە سەرەتاوە دەتوانم برم لە پاشەشی ئیبتیدایی من کتابم خوێنتەوە کتابی دینی ئەو کاتێکە من هاتمە هەولێرە لە هەولێرە لە دیراسی ئەکادیمیم دەخوێن پاشی ئەوە من مەکتەبە عامە هەبوو قەدیم لە مەکتەبە عامە کتابم وەردەگرت چکە وەختۆی وەزعی مالی من زۆر باش نەبوو نەمدەتوانم کتابشتی بکڕم على كل حال وشي دراساتي أكاديمية ممنوع توا وكرت توظيف بوم ل هي عمي تجاري لأن دريك رئاسة العمل التجارة وباشي هو كبوم موظف ل أسواق مركزية بوقته خديم بيشت بيان داود زماري ما وصل على الشافعي رحمتي خوالي لبيتن ماري لا مزقفتي عازي عبدي بو وأمر كبرسانم كل ويستم حزم دەکرد لە مامۆستایەکی لە ڕوتان المزانە و شارەزا هەبیتن کە بتوانم دەرسی لەکن بخینم ئەویش دەستی مامۆستا شەفیعیان لە بۆ من دەستنیشان کرد ئەمیش کاتووە خزمەتی مامۆستای بە حەقیقەت یعنی کە ئەوەی ئەمن دەمویست ئەوە بوو بەرکۆپتریش هەتاکو مەتەنەن وتوی ئەمن ماوەی عەبدە سار هەر لە ژۆرە مزگەفتێ نەچوومە دەرای تەدریسم کردیە لە پاشان تەقریبەن ئەو کاتێکەوە درسي بمن داوود فقه إسلام لكن داخلي كتاب إعانة الطالبين هي لام داخلت تقريبا أوقاتي داود أو بتسل صار أمن تدريس دكم درسي دريم هو وأويك زوريش زجاجر خوشي بولا بومن براسي زول لمن راضي بو دقو أمن زول در خوشم بو كدرس بتو دريم الحمد لله مستواك زور ساكته وأمن شتشك بتو دريم دوباره ناكر تو إكسل ولد جري وشارزايشي باش اللي هي وحتى كو زاري كان مسألة شيء فقهي وشرعي هات سؤال هات قلت من ملا مسين أتو جابي عمدو أمنيش طبعا أدبيا ما مستايشي ما صار شبيع دابنيشي حتى قرب زانم قلت ما مستقبل الزناب اللي ربي أمن تو أنا خسك النمنية ده باخد جواب دي وخلصوها سؤالك على كل حال دەست بەجێ ئەو جوابی سوارەکەی چەند ساڵ لە خزمەتی جەنای مامۆستا خوێندن مامۆستا؟ تقریبا ماوەی ساڵ و نیوەشی من لە خزمەتی بوو چکە من داوامەکەمان هەر لە ئازادی بوو کتابەکانی خوێندن لە خزمەتی کتابەکانی خوێندی بە زۆری فقه ئیسلام ئیعانە الطالبینم بە زۆر لەکنەوەی خوێند تەنها شەرعم زۆر لەکنەوەی دەخوێند هەتا تقریبا کۆشی الحەمدولله خوای بە زیاد بی کە تەواوم کرد زۆرش ڕازی بوو لەوەی کەوە کە دەرسی دەگۆ بەڕاستی لەوەی زۆر مرتاحم کات و ماندیم ناکەی دقو فقيه مثلا لو شرع دك دو دري ها اري ما استاذ سبو يعني دقو امن دي توسر ولي بي محمد الحمد لله اگر بيت بي مامۆستا باسی پێگەی زانستی جەنای مامۆستا بکەی کە تو لێ حاڵی ببووی کە مامۆستات بووە ینی لە چ ئاستێکدا بوو ئەوەی کە من کەوا لێم بەدی کردبیتن مامۆستای بەڕێز لە فقی شافعی زۆر بەهێز بوو لە فقی شافعی زۆر شارەزا بوو بە تایبەتی لە کتابانەی پێشوشی مغنی و شیعانێ وانە يعني وبو هذا اجتهاد لبربو يعني وكو سليقشيان دي قد بو هندي قد وكما مسألة ده بيشي أو مسألة مثلا هذا شهر وخو شرع دك لسه كتابك يمنيش تبعي قرهاتك بيشتك بها تابيشي وكو برسيارك مليدا كده وش جاب شيء مقنع إذا دام وهم نجي لو حال متهم ودهات مرش لما التحذير أخلاقي ما مصاي للري هم كمالاتي وهم للري الشرعي لحقتي يعني أصل برزابو زاق بما بلي بون ملكة ذات اللي آشنا أما تبعي أمن أو وقتي كمن لكن زنا ما استخدم أمن بخشم ما مستوى موظفهم لدائري وممارسيك ومهتم زور كرت وزور ناو خريب جرابهم وخرشيش بس كتا أو يوم بديد إنسان شيء بوقار بو وإنسان شيء جران وسنجيم بو أسلوبه شيء زانا نبو يعني أسلوبه شيء زور جواني هبو لا درس قوت نوي يعني أجر هاتو حسب كده مادة كابروكك بيشتي بشرح اللي قدانا وشتو على هي دوباره ذكر وسباره ذكر دوا لو يكو أما بجان تيبجن ولهمان كان دا زور بريزيش بو يعني حتى كو مثلا زار وابو بامني دوغل شرم لخم ذكر دوغل الحمد لله ما مستعد بيشتد باوين نيها من قلت من جدًا ما مستعمل دمي قناعتش بتربخهم بيابكم لو يكوا أجر تواو دراسة لكن يشوش الزنا بالتواو بكم
ڕاستە دەخینمەوە مچینە بەرانە چینێ ئەگەر لە مستەقبل ئەم کتابەکەم بە تەدریس چکە پێغەمبەر دەفرمێ صلی الله علیه وسلم العلم بالتعلم زانست بۆی بەخۆ فێرکردنە تەنها لەو گۆڕێ و بە متعالای خۆت لەوانێ نەتوانی بنەمای ئەو غیری ئەوەی کە زانستی شەرعی لێ فێر بووی هیچ شتێک لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە سلوشی زەنای مامۆستا لێ فێر بووبی لە ڕووی کۆمەڵایەتەوە ئەوە خۆی دائیمەن شخصیەتی دروست دەکرد شخصیەتی توی دروست دەکرد یعنی بەو ویقار و بەو احترام و بەو ڕێزەکە لە توی دەگرت یعنی تو هەستت بەوەی دەکرد کەەوە ئینسان دائیمەن تەنها هەر ئەوە نییە دەرسەکەی بخینی و فێربی عیلمەکە و بەس و ئەخلاقی زۆر پێویست بوو لەوە زانایانی ئاینی تەنها زانایانی ئاینی تەمان ئەمە دووشت هەیە کەەوە خەرک استفادەمان لێ بکاتن یەکیان عیلمەکە دووەم ئەخلاقەکە وازن لەگە ڕێز و احترام لە بۆ هەموو زانایانی ئاینی پێشی هەموو شتێکی هەدەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیشارەت بەوەی دەکاتن دەرێگەریکە کات لە بۆ داخواتی کچەکانتان ممن تەرضون دینەوە وخلقه ئەو دوو شتێک جیا کردەوە و کە ئەخلاق و دین چون کەسێ زۆر لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە تەخوا زۆر یعنی لە پێشەوەیە بەڵام حریسی و دڵسۆزی مامۆستا سەبارەت بۆی کە چەندە حریز بۆی کە پەیامەکەی بگەینی مامۆستا زانست شەرعیەکانە چەندە لەوێ بەخەم بووی حریسەکە لەوەی دیار بوو دەرسەکەی بەجی نەدەهێشت بەسەریش دانا دەڕۆشت هەتا کۆ بیزانێ هەتا کەی نێزانی ئەتوو تێگەیشتی و شارەزا بووی و دەزانی مادەکەت حەزم کردی و تێگەیشتی ئەو وەختە بەجی دێژلوێشکە تەنها ئەوە نەبوو سەفحەکان لاپەڕەکان بژمێری و بەسەردا ئاوابی و بڕواتن و ئەوەی ئەوکەی تەواوکە کتابەکەی تەواوکە لەکنەی ئەو مهم نەبوو مهمە بوو ئەو مادەی ئەو مەسئلەی کە داهاتە پێش مەثەڵەن لەو مادەی دەویست ئەتوو باش دەیبگەیشت هەست تەمەشاش دەکرد تقریبا نوعا ما بین وا بوو وەکو پرسیارێک پرسیارش دەکرد بزانێ ئایا ئەتوو لەو تێگەیشتی یان نا ئەو جەگەت جوابەکەت بدا بایەوە ئەو بەهەز ئەو لەو قەناعەت خۆشی زانێت و تێگەیشت و شارەزا بووی ئەو زە دەستوەسە مەسەلەیەکی بکە. بەڕێز دکتۆر هیبوتڵای یەکێک لە کوڕەکانی جەنابی مامۆستا کە هەڵگیری بڕوانامەی دکتۆرایە ئەمە لە خزمەتی جەنابی مامۆستای شێخی گەورە شێخ سیبوتڵا مەبەستمەکە باسی زەمانی زوو لە خزمەتی مامۆستا کوردمانە و دەشیکەین دەمێ پرسیارەوە لە جەناب بکەم جەنابی مامۆستا ڕەحمەتی لێبی کاتێکە بەردەوەی بێنە هەولێر لەکوێ بوون دواتریش ساڵی چەند هاتنە هەولێر. بسم الله الرحمن الرحیم پێشەشی دەستخۆشی لە جەنابتانەکەین بۆ پێشکەشکردنی ئەو بەرنامە پڕ بە سوود و بە پێزە کە گرنگی بە زانایانی میلەتی کورد ئەداوە گرنگی بە فێرکردن و فێربوونیان ئەدا و باسکردنی ژیانیان ڕاستی پێویستە بۆ نەوەی ئێستاوە پێیان ئاشنا بن بۆ ئەوەی هەمومان بتوانین بیانکەین بە پێشەنگ و چاویان لێ بکەین و بە شوێن پێیوان هەنگاو بنین و لە میتۆدی زانستی وان سوود وەرگرین ئینشاءالله و بەنسبەت پرسیاری جەنابەت پێشەوەی ئێمە لێرە بووین لە باتاس بووین لە ساڵی 85 هاتینە گوندی باتاس لەوێش 2 ساڵ لێ بووین و ئیتر لە ساڵی 87 هاتینە هەولێر لە 22/11/1987 چەند ساڵ لێرەمانە مامۆستا هەتا وفاتی کرد بای ڕەحمەتی لێرە بوو 4/7 2005 وفاتی کرد کە کاتە 17 ساڵ. زانستی جەنابی مامۆستا لە چ پایەک بوو بەخوای مش حەدی ئەوە بنێ ڕاستی ینی تەقیم و هەڵسەنگاندن بۆ زانستی بابی ڕەحمەتی بکەم یعنی بە شاهدی ئەو عولەمانەیەکەوە هاو چرخی خۆی بوون شاهدی علم و معرفەتی زۆری بۆدەن لە جارێکیان لە بن قەڵاتێ مامۆستا مەلا عەبدوڵای فەرهادی بە خزمەتی گەیشتم هەزار ڕەحمەتی لێ بی کە یەکێک لە عەلەمەکانی شاری هەولێر چوومە لای و دەستم ماچ کرد و بە خزمەتی گەیشتم ئیتر خۆم پێ ناساند وتم من کوڕی مامۆستا مەلا شەفیعی دەلزیم وتی بابەت لە علمی فقه لە هەولێر کەس نییە شان لە شانی بدا ئیترەوە شاهدی ئەو کەڵە پیاوە لە هەموو علمەکان بابم شارەزاوە بەڵام زیاتر قول بۆ ڕۆچ بوو لەناو فقی شافعی. بەڵێ لە تەمەنی ئێوە مامۆستا ئەو نەسحەت و ئامۆژگارانێکە ئێوەی دەکرد بۆن منە زیاتر تاکید لە چ دەکردەوە بۆ خۆی پاوەند بوون بە دین و بە تاعەت و نوێژ و هەروە بە تایبەتی
فێربوونی ئەو علومانەیەکەوە لە مەلایەتی خوێندێ ئەو علومە شەرعیانە زۆر تەرکیزی لەوە کردووە زۆر پێخۆش بوو. بەڵێ وەکو نسیحەتش تابەت کە لە یادت مابی بەخۆی نەسیحەتی تر پابەندبوون بەو دینە لەو ئەو دینەلانە دەی و لە ڕێگای ئەو علەمانی قەدیم لەس ئەو ڕێگایانە ببینەوە ئەو نەسیحەتی زۆرە کردی. مامۆستا زۆر حەق و ڕق بوو لەسەر شەرع بە هەڵوێست بوو. ئەو مووقیفە توندەی کە هەیبوو لەسەر دینە سەر چاوی لە چ دەگرت زیاتر؟ بەخۆی بێگومان سەرچاوی لەسەر پەروەردەی لەسەر ئەم دینە ینی بە پەروەردەیەشی جوان پەروەردەکرابوو لەلایەن باوچێەوە و باو باپیرمە هەر هەمووی ینی مەلابوون مەلازادە بوون جا بەڕاستی بە هیچ شێوەیەک ینی بە قەدەر دەرزیەک لا نەداوە لە شەرع و حەق بە ئەوەی وتووە. مامۆستا کەسێکی زۆر بە هەڵوێست بوو. ئەگەر هەندێک لە هەڵوێستەکانی زەنا مامۆستا پێمان بڵێ وەکو مووقیفێک لەسەر دین یەک لەوانە ینی کاتی خۆی لە دەسەڵاتدارێک کە دەسەڵاتێکی زۆری هەبوو لە منتیقەی ئێمە مشکلەیەشی زەویزار ئەوانە هەبوو لەگەڵ کابرایەشی ترکە ئینسانێکی هەژار بوو لە دێری زیان لە باتاس لە دێری زیان بەڵێ ئیتر وەرەقەشی بۆ نووسی بوو کاغەزێک کە بچێتە لای ئەو مامۆستا لە بە حکمەوەی کە لە منتیقەی ناسراوە موفتیە ئەو شەرعی بۆ بکە ئەو پیاوەش کە عادی خۆی بوو عەردەکەی غەسب کردبوو ینی کابرایەکە داگیر کرد بوو. ئیتر دوای پاشەوەی باوکم لی کۆڵیەوە کە زانی حەقەکە بەدەست هەژارەکەیە ئەوەی تر غاسی بە و داگیرکەرە کاغەزشی بۆ ئەو مەسوول لە دەسەڵاتدارە ناردەوەکەوە ئەو پیاوەی تۆ ئەو عادی ئەو کابرایی خواردووە دواتر دووبارە ئەو پیاوە چێتۆ لای ئەو مەسوولە کاغەزێکی تری بۆ ئەنووسێ بە قەڵەمی سوورە نیشانی سعف و کەسات بوو دەویست بیشەرعینی لە بۆی کە ئەوە بە ئیزباری بۆی شەرعینی دووبارە چووە لای ئەو کاغەزێکی بە قەڵەمی سوورە ئەوە نیشانەی ڕەمزێکەوە کە نابێ دووبارە ینی ڕەدیکەوە گوتمان دەبی ئەو بێ دەبی قوولیکەی بڵێ باوێنش نەک کاغەزێکی تایبەت هەر لەسەر کاغەزەی وەکو حاشیەک نووسی ئەو شەرعم کردووە و نایکەمەوە چشت نەکردووە بیکە بۆ لەفزەی دوایتر تەحویلی مامۆستاشی تری منتیقەیان کردبوو ئیشەکەی بۆ شەرعاندوو. مامۆستا هەر لەسەر ئاستی زانستی زەنای مامۆستا دەمەوێت پرسیارت بکەم ڕۆژانە تەمەنی بە ساڵ سوتەوان مامۆستا تا ئەو کاتێکە وەفاتی فەرموو دەرەجە عالیمی ئینشەڵڵا ڕۆژانە مطالعەی دەکردیان ئەو تار خەریکی ئەوە بووکە دراست بکە؟ وەڵاهی وەکو مطالعە و خوێندنەوە ینی باوەڕ ناکەم کەسم دیدی وەکو باوکەم ینی ئەوەیە کەم خەڵکم دیتە مامۆستا سید محەممەدی پیرداودی هەزار ڕەحمەتی لێ بێ وشێک بوو لە ڕەفیقەکانی باوی ڕەحمەتی بوو زۆر لە خزمەت ئەچوونە لای سەردانمانە کرد بابم زۆر دڵی بەی خۆش بوو ینی ئەوم بینی وەکو ئەو بە بەردەوام کە کاتێکە بەس لە وەختی غەیری نوێژ و نووسن وانە دائیمە کتێبی لە پێش چاو بوو دائیمە بە بەردەوام مطالعە کردو مطالعەی بێسنوور ماشەڵڵا. سەبارەت بە هەموو شوێ لە بۆ مزگەوت و پێنج فەرزە ئامادەبوونی وارەوە بەر لە نوێژەکان و دوای نوێژ هەردەماوە ینی ئەسکار و عیبادەتێکی تایبەتی هەبوو مامۆستا ئەگەر پێمان بڵێ و کاتە هەم جەنابتان لەگەڵی دەژیان لە ماڵە ینی چۆن بوو؟ بێگومان ینی باوی ڕەحمەتی لە ڕووی پابەندی بە جەماعەت پێنج فەرزە لێرە جەماعەتیا کرد و دائما ماشەڵڵا دەنگێکی زۆر و بەرەکەتیشی هەبوو دەنگی زۆر خۆش باوکم و ویرد و قورئانی دەخوێند ینی بە بەردەوام ڕۆژانە بەڵێ بەیانیش ینی بەلایەکی می سەعاتێک پێش نوێژی بیانی هەڵستا و شو نوێژ و بەبەردەوامی حتا زارێک هەر بە لەتیفە باسکەم لە لای برادرێکی خۆی ئێمە داوەت بووین لە شۆڕش نانەکەیان تۆزێک تاخیرکردنا وەختی مەغریب بوو على ئەساس من نانەکەی بخۆم و یەکسەر بچمەوە بۆ نوێژی عیشا تو بنێریتەوە لەبەرەوەی کەس لەوێ نییە ناکرێ نوێژی جەماعەت بڕوە نان دانرا تر سفر هەموو ڕازاوە کاتەکە زۆر کەم مامەلۆ عیشای گوتی هیبەتوڵا دەبێت ئیلا ئێستا بچیەوە خاوەن ماڵەکەی گوتی مامۆستا لێگەڕ ئیزدیبەدە تازە وەختی ناخوانێ گوتی نابی نوێژەکە دەفەوتێ دەبێت ئیلا بستە وەڵا بە تەکسی هاتمەوە نوێژەکەم کرد لێرە دواتر گەڕایەوە ناوەڕە نچمەوە خۆی باشی میهێناوە. کاک دکتۆر جانەگەر پێم بڵێ جەنای مامۆستا ئەو کاتێک کە لێرە بوو چەند قوتابی لە خزمەتی مەسەلەن دەرسیان دەخوێند و دەرس پێ دەگوتن؟ وەڵا ئیتر بە بەردەوام قوتابەکان دەهاتن ئەوەی من کە لە یادم بی و بەبیرم بی مامۆستا مەلا عومەری سوێری ئێستا لە مزگەوتی سەواف زەناویان عالمێکی بەرزە ئەو لە خزمەتی دەخوێند شێخ عەبدولموتەلیبی لۆلانی دکتۆر کەمال سادق دکتۆر عەبدولستار ئێستا ڕئیس قسمە لە کۆلێجی جیهان مامۆستا مەلا نەجیبی هەولێری مامۆستا مەلا موحسین ئیتر ئەوانەی بەیادم بی ئەوانە بەڵێ ئەوانە وەکو منهەجی مەلایەتی لە خزمەتی ئیرانی بێرم بێتەوە خەڵکی ئێران و لێرە دەیخوێن بەڵێ وەکو منهەجی مەلایەتی لە خزمەتیان دەخوێن. بەڵێ مامۆستا کۆتا پرسیارم دەکەم ئەوە ئەگەر باسی مووقیفی کۆمەڵاتی جەنای مامۆستا وەکو گوتم کە جەنای مامۆستا تەبعی ماشەڵڵا زۆر حەق بوو لەسەر شەرع بە جواب بوو کو دڵێ ڕوبەڕوو قسەکانی خۆی دەکرد هیچی نەدەهێشتەوە ئەوەی کە شەرع پێی خۆش بوو.
والله بيقومان باي رحمتي يعني أو حديث لسه تطبيقه من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. يعني كانت يخيب أو موقفنا حرب أجمار ناعم براسي وندوز زور مرام أوي كلير بي من بياد بي جارك يك كات يشهر يعني بسراوي بو ويسال لبشت أو مزقوتي دور زورنا وتيف موسيقى هنا بو كرج بريش بكن باي رحمتي وكان لك هاتي ناس عغيبو يعني دستي دلرزي زور حالتك باش نبو يترتو ولا وتن أقربيته أو رجل بريش أنزام دن دبي بس ما ينتي من برون أو زهنجي أنزام دن قلنا أنزام نادن كتي رجبرك هب ولا متسو لنا وانتيش ده ومعناه من يازو بيكن لأن قرا كأنزام بريدواتون أو تسولاي كبيش ما بين مزقوتي حاجة حيدجا ليه كرديان ده دواء أو مسؤول قوتي قوتي أوبيا أو من لا اختيارات شيء عند اللي يترسن دبلو رومانا شفر درنا ومالي ولا كوري كانوا برس شيخ صفات الله جناي مامۆسای ڕەحمەتی ئەو مزگەوتێک کە ئێستا مەتەیدانێ مزگەوتی گەورەی دێلیزیا هەر بە خۆی نۆژەنی کردەوە پێم وابی پێشترش هەر باپیرانی ئێوە هەر دەستپێشی باپیری منش هەر لێرە دەرسی گوتیتەوە بەڵام مزگەوتەکە کچکە بووە بەس بابم کە خەڵکە زۆر بوو ویستی مزگەوتەکەی گەورە بکە محاولەی کرد هەندێک پارەی لەولا خڕ کردەوە و خەڵکەکەش یارمەتیان دا و ئیتر مزگەوتەکەی گەورە کرد کە گەورەی کرد پاشی هەنجینێ مەوزوعی شەرعی عێراق و ئیران ئەوانە هات و خەڵکەکە هەمووی هەرات و مزگەوتەکە سۆتاندرا و جارێکی دیکە بابم ئەوجا بە چیمەنتۆی نو کردەوە و گەورەتری کرد و ڕێکوپێکی کرد زۆر باشتریش لە جاری ئەوەلی یانی جا زۆر بۆ مزگەوتەی وەماندی بۆ بابم هەتا ئەوها تەرتیب کرد بەو شێوەی وەڵێ هاتێ کە لایقی مزگەوتی مەلا محەممەد شەفیعی بێتن یانی ئەگەر لە یادت بی جنای مامۆسای ڕەحمەتی چەند دانە ساڵ لێرکوانە هەم پێشنوێژی کرد و تاریخ خوێنتەوە حتا دەوری چل و یەک سار چل دوو سار بابم هەلێرە بوو هەم پێشنوێژی کردیا هەم وعز و ئێرشادی لۆ خەڵکی کردیا هەم دەرسیشی بە فەقییان دەگوت ینی لەو مزگەوتەی لەو مزگەوتەی ڕاوەستانی نەبوو لێرە حوجرەکە بوو حوجرەی کچکۆکە فەقیەکان لە حوجرەی بوون سەبارەت بە عیلمەکان هیچ بۆ نمونە ئەوەی کە دەیگوتەوە کێشەی هەبوو لەگەر کە زانستێک نەتوانی بێتەوە بۆ نمونە لە هەموو بوارەکانە لە ئەو علومانی کە مەلایەکان دەخوێن و فەقیەکان دەخوێنن هەموو عیلمەکان دەگوتە بە نەحو بە سەرف و بە بەلاغ و بە مەنطیق و خاستەن فیقه و تەفسیر و ئەو علومانی هەموو گوتیتەوە هیچ مشکلێکی نەبووە یعنی کوو بوو ئەوە شەیدای مەسەلەن تەدریس بوو ینی چوای کرد بۆ ئەوەندا بە تامەزرۆی و دەرسەکان بڵێتەوە وەختی خۆی بە تامەزرۆی خوێندن کرد بوو ویستی ئەوەی کە بە تامەزرۆی وەرگرتیە بە تەڵەبەکانیش ڕابگەینی ئەو فیقەیکە وەریگرت بوو لە ڕێگەی عولەمایان و لە ڕێگەی ئەو بەحسەیکەوە بابم لە دوو مەلایەن گەڕایە جار هەبوو چتە بەغدایە چیتە ئیران چیتە لە عولەمای تورکیای ئەتا مەسەلەکی فیقی لۆ حەل ببی لەسەر ئەو نوقتەی بابم کتابەکی هەیە جامع المەسائل باشترین کتێبەکە کەوا لەنەو کوردان مشاكل طلاق ونكاح وشت هبوا به لهيت جايتي وهبه تفصيلي نمسراتو لا كتابه بخطي دست خوش نيتو ببرسي علماء وشي ما مصاعب الكريمي مدرسي بغداد وشي ما مصاني اوني يباسيو علماء ايراني تركيا هيك جايك نما كبابم علماء قوري ليبو بن سؤالي اللي كردينو اشتكي حل كرديكا اقل لفقي شهبوا بي لفقي هنايتي مثلا داري لك إمام نووي وهاي قلت يا فران كتبه هو قلت رايو كديت يا حسوا على شيء ليك رابي أو سؤالي نسيته بو طريقة كريت جامع المسائل تعاملي لقى خلق كي تسون بمامسا مامستا كابراك بو خواناس وحق ورغبو يعني أجر كابراك شديد با لدوري مزقوتي بمخالف هاد با حق بيجو وها نابي دتارتي بقري وها نابي بكي يعني خلشي ديك لقيك دي بشر هاد بانا باب دسو نحقكي او كردو بيشي في دينانو بواسطي وي
چەند مەشاکلی گوندی حەل بووینە و چەند نەفەر لە کوشتن و لە گرتن نەجاتیان بووە. من ئاگام لێ بوو ئەلێرە وەختەی شەڕ بوو شەڕەبەر بوو لە زبوو یەکدی بکوژن بە بەردا بام هاتە ناویان ئەنگو شەرمێ ناکەن ئەنگو لە خوای بترسێن ئەنگۆ یەک گوندینە ئەنگۆ جیرانی مزگۆتێنە بەنەوە ئەشی ئەو شەڕێ ڕاگردنە خۆ خەڵک خەریک بوون چەند نەفەر بکوژرێن. لەگەر منداڵەکانی بۆن من زیاتر تەوسی ئامۆژگاری چی دەکردن زیاتر؟ والله مژگاریەمەی هەر ئەوە کرد کوڕینە ئاگاتان لە دینی خۆبی لە ئەخلاقی خۆبی باش بخوێنن ئەنگو بە عیلمی سەر دەکەون سەر فەئەتوو دائیمە ئەمەی دەیناین لۆ مزگۆتێ جەماعەتا بکەین ئەمنی لە 7 ساڵیەوە دەهینام لە مزگوتی لۆ هەتا فێرە جەماعەت بووم. ئەو عیلمە زۆرێک ئەوە هەیبوو عامیلیش بوو بە عیلمەکەی بۆی کە پارێزگار بوو لە گوناح و تاوان خۆی دەپارێست و زۆریش دیندار بوو تەقوایەکەی کوو بوو. تەقوایەکەی وی تەقوایەکی بێحیساب بوو. بابم دەیگوتە من ئەم بەمداریش نەزەرم نەکردێ نەزەری حرام ئیلا ئەگەر لە هیچ ڕەسام و ئافرەتێکت بیسام دەبەرە خۆ نابیتەوە دەنگوتی ئەمن بی نەزەرم نەکردێ کە پیریش بوو لە عمری 80 ساری و ئەوانە 80 قسوور ساری زەکا ئەوی هەما بوو یعنی مێشی هەم چاویشی مابوو چاویشی مابوو ئەوە شتێکی عەجایبات بوو کە هەموو شتی لەکن مابوو سوبحان الله یعنی. بەڕێز مامۆستا سیبۆتڵە ئێمە ئەوەی کە زانیاریمان هەیە بەڕێستان 10,000 دانا دێرە شعرتان لەبەر بوو بەردەوەی بڕۆنە سعودیا دوای جوهدی زەنای مامۆسای باوک ڕەحمەتی لێبی کە هەولی لەگەڵ لای قورئان لەبەرکەی دواتریش نازانم تا چەندە ئەسەحی قسەکەم شعرەکانت ولانە لەبەر چی؟ وڵای ئەو شارانم هیوایەتم بوو لەبەرەوەی هەمویان شەواهید بوون لەسەر نەحو سەرف و بەلاغە و ئەوانە جا تەماشای مەزموع کتێبی شەواهیدم کرد عشقم لە ئەو شعرانە پەیدا بوو کە هەمە چەش نەبوون لە ئاخری 10,000 گەلک زۆر نییە وڵای گەلک زۆر ئەمنیش خوای تەعالا مێشکەشی دابوو مێ هەرچی شعرەکەم حەز لێ با داتەبەرم کە دەمخوێندەوە داتەبەرم و ئەکسەر داتەبەرم ناڕۆشتەوە دوای لەبەر چ وەلادنا کە قورئانم لەبەر کرد کە تەماشەم کرد قورئان کەلامی رب العالمینە هەر حرفێک حەسەنەیە حەسەنە بەدە خێریە گوتم ئەو شعرانە کابراایکی جاهیلیەت و نازەم چی گوتیتی کو دەبی بەرامبەری ئەو قورئانی ڕاگرم وڵات چوم بابیشم یارمەتی دام گوتی کوڕم ئەتۆ ئەگەر لەو قورئانەبی ئەو قورئانات و بەرزەکاتەوە زۆر کەیف خۆشم بۆی کە ئەتوو زەوقت کردی سە قورئانی و وەڵا حاصل کە قورئانم لەبەر کرد ئیهمالم کردن ئەو شعرانە تەشجیعی ئەو وای کرد وێری کردم کە قورئانم لەبەر کرد حبەکی قورئان لۆ من دروست بوو ڕۆژێ 16-15 سەعات دەمخوێن. مامۆستا لە دنیادا بۆن منە دڵی زیاتر بە چ خۆش بوو؟ والله بەس دڵی بە دینی خۆش بوو دڵی بەوەی خۆش بوو کە ئەتوو کوڕەچی ئەچی بتوانی شتێکی وا بکاتن کە خۆی لە خوای نزیک کاتەوە کە یعنی ئەو هەبەم ئەو کاتە چێژی وەردەگرت کە لەناو عیبادەت و قورئان خوێنە بابەتانە بەس بە زۆر کەیف خۆش بوو کەیفی بە دنیای نەدەهات کەیفی بەخانی و بەری و ئەوە نەدەهات بەڵام کەیفی زۆر بەوەی دەهات کە کوڕەچی بتوانی کتێبەچێ لەبەر کە هیوایەت مامۆستا والله هیواتی ڕزای خوای بوو مە هیوای لە چ بوو هیوای بەس ئەو بخوای گەورە لێی ڕازی بی خوای گەورە لەگەر ئەولیانی حیسابکە لەگەر ساڵحانی حیسابکە شعری ئیمامی شافعیشی زۆر دەدەگۆ أحب الصالحين ولست منه يوم لعلي أن أنال بهم شفاعة أو شعري زۆر دا تەکرار کردو بابم يعني فكوي دەگوت يعني ئەمن وشی برێم نەوعا گریانەکەم داهات یعنی پێی تێگەچووم. شکر جەنابی مامۆستا ئینشاءڵڵا خوای گەورە دەرەجەی عالی دەکا و زاغشی شوێر نییە کە پیاوانی وەک جەنابت و کوڕەکانی تری جێشتووە ئینشاءڵڵا خوای گەورە تەمەنتان پڕ لە خێر و بەرەکەت کە سوپاسی جەناب دەکەین و عەزیزتمان دەکەین. ئێوە بگەین تێکدی خۆ. بەڵێ ئەزیزان و خۆشەویستانی ڕچەی زانایان ئەو گۆڕەی کە دەیبینن تەرمی پاچی بەڕێز مامۆستا مەلا شەفیع دێلیزیانی تایە خوای گەورە دەرەجەی عالی کاتن و ئەمەش بەبەر شەفاعەتی ئەو پیاوە بەرزەخات ئەو مامۆستا بەڕێزا لە توڵی تەمەنیە نەزەری بە ئەن قەست نەکرد لە خۆفی خوددا پیاوێک کە لە تەمەنی 80 ساڵیە لە پێش نوێژیە بەدەستێکی لەرزۆک و بە تەمەنێکی بە ساڵات و بە نەخۆشی ختمی قورئانی لە پێش نوێژیە کرد بۆ خەڵکەکە مامۆستایە کە هەموو تەمەنی خۆی لە خزمەتی تێگەیاندن و پێگەیاندنی مامۆستایان و فەقیهانی ئاینی سەرف کرد وەکو مۆمێک تواوە بۆ ئەوەی زانست و پەیامەکەی خوا وەکو خۆی بگەینی
پیاوێکی بە هەڵوێست و بە مووقیف لەسەر ئەوەی کە چۆن شەعی خوا لە هەر شوێنە کە پێویستی بێ ئەو لەوێ ئامادە بوو وەکو خۆی دەیگەیان. مامۆستا لە ساڵی 1916 لە دەڤەری دێلیزیا لەدایک بووە. لە 2005 لە شاری هەولێر لە تەمەنی 89 ساڵیە دڵە گەورەکەی لە لێدا نەکەوێت و دەگەڕێتەوە بەر بارگای خودایی. ئێمە لە ژیانی ئەو زۆر شت فێرە بووین کە مامۆستایەک هەموو ژیانی بۆ ئەوە سرف کرد تا بتوانین ڕەزامەندی خوا بەدەست بێنی و پیاوێکی بە کەڵک بێ بۆەوەی بۆ خاک و وڵات و نیشتیمان و بۆ دینەکەی خۆی کۆڵ نەدات و بەردەوام بێ. دەخوازین کە خوای گەورە جەنابی مامۆستا لە فیردەوس العەلا لەگەر شەهیدان و پیاو چاکان و ساڵحان حەشری کات و ئێمەش بە ئێو بگەێنێ تا بێگەشتنەوە بە خوای گەورەتان ئەسپێرم. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.